دروستکردنی تەنووری قوڕی بۆ نانکردن لە کەرکووک یەکێکە لە پیشەدێرینەکان و تا ئێستاش هەندێک لە دانیشتوانی ئەو شارە دەستبەرداری ئەم پیشەیە نەبوون. تەنووری قوڕین دروست دەکەن و بۆ هەموو شار و شارۆچکەکانی عێراق دەینێرن. ئەو خۆڵەی تەنوورەکەی لێ دروست دەکەن خۆڵێکی سووری جیاوازە. مادەیەکی چەوریتیایە و عادەتەن ئەم خۆڵە لە لای شەریکەی نەوتەکان هەیە. ئێستا لە پشم سەشفای ئازادی و هەتاکو و نزیق قادرکەرم و لەیلان بۆ سنووری عینی دەمارێکە ئەو شوێنایکەوا شەریکەی نەوتەکانی لێ ئەم خۆڵەی لێە. ئێمە زمانی زوو بڵێن چونکە ئەم ئیشە لە کەرکووکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی گەلێ زۆر. هەر کەسێ پرسە زیاتر لە 150 ساڵ 200 ساڵ باسەکە. پێشووتر ئافرەت بوو لە سەربان دروستێکە دێساکە ئیشەکە زیاتر هەمووی پیاوە ئافرەتی تیانە ماوە لەم ساحەیە. جا مەبەست لە خۆڵەکە زمانی زوو بە دوولەڕێەوە بە جۆدرێژیان هێنا بە شەڵتە لە ڕەحیماوە. یعنی لەو سەردەمەیە. ئێتر دوایەوە بە گەڵابەی بچووکە ئەو شتانە ئێستا حاڵی حەزە بە بۆنی ئەو شەریکەی نەوتەکان و ناڵێن لێبێن سەر لە سنووری دبس و باجوان ئەلێەوە خۆڵەکانین. وەک گوتمە خۆڵە فەرق و جیاوازەکەی ئەوە ئێمە بەریتیانی و بەکریتیانی و مادەیەکی چەوری نەوتی تایە. ئەو قوڕەی تەنوور و مەقاڵەی قوڕینی لێ دروست دەکرێت گرتنەوەی ئاسان نییە و لێزانینی دەوێت. دەبێت قوڕەکە بخوێسێنرێت و چەند ڕۆژێکیش لە ئاودا بهێڵڕێتەوە. سەرەتا تەشتەکە پڕەکەین ئەیخوسێنین و دواتر ئەیگرینەوە دوای 3 ڕۆژ ئەمێنێت لەناو بەتانی داێنین هەتا ئەبێتە قوڕی تەواو خۆیەگرێ دواتر ئەیبێم بۆ تەنوورەکە. بەشێکی زۆر لەو تەنوورە قوڕیانەی نانەوەکان لە شار و شارۆچکەکانی عێراق و هەرێم بۆ نانکردن بەکاری دەهێنن. لێرە لە کەرکووک دروست دەکرێت. دروستکردنی تەنوور لە هاویندا کاتی کەمتری دەوێت بەو پێی کەش و هەوا گەرمە و زووتر وشک دەبێتەوە، بەڵام لە زستاندا کاتی زیاتری دەوێت. ئەوەی بۆ دروستکردنی تەنورەکان بڵێنەوەی کە بۆ نانەوەیە 4 جۆر هەیە. جۆرێکی بچووک و وەسەط و گەورە لە گەورەش جیاوازتر جۆرەتریانە ئەوە زیاد گەورەی و هەم دەمەکەی گەورەی و زگشی گەورەیەوە بۆ ماسی و مریش برژانەوەشتانەیە. ئیتر ئەم وەسەتەکەیان زیاتر بۆ مەتعام بەکاردێ بڵێن عەفو بچکەکەیان بۆ مەتعام بەکاردێ وەسەتەکان بۆ ئەو نانەوانەیە کە دوو تەنور دائەنن بە تایبەتی وەک کەرکووک و هەولێر. تەنها دانە گەورەکانش بڵێن حەزمی گەورەکەەوە زیاتر بۆ منتقەی سلێمانی ئەو منتقانە بەکارێنەوەوان بە یەک تەنوری شەکەن. تا تێمە تەنورەکانی ئێمە بۆ هەموو شارەکانەوە هەلێرۆ تا پێنجۆن و تا زاخۆ بۆ منتقە عەرەبیەکانیش بۆ تکریت و مووسڵ و هەتا چەند جارێکش عین هەردومانە بۆ بەغەوە ئەو شوێنانش. لە پاڵ دروستکردنی تەنوری قوڕیندا مەقاڵە، هێلانەی کۆتر و هەنگ و باڵندەکانی تریش بە قوڕ دروست دەکرێت. بەو پێی هێلانەی قوڕین لە زستاندا گەرم و بۆ هاوینیش فێنکە، بۆیە کڕیاری تایبەت بەخۆی هەیە. و ئەم هێلانەش هەیە بۆ مریشکەوە بۆکەوە بۆ کۆترە بۆ هاوین فێنکەوە بۆ زستانش گەرمە ئترە و مەقاڵانێ و هەرچەندە بەشێکی زۆری ژنان لە ئێستادا دەستبەرداری نانکردن بوون و زیاتر لە نانەوەکان نان دەکڕن. هۆ کێژێ هەرڵاویش خۆم نانێ گەرم بوو لە دەست و نان باو نانەی ببرشێ بەڵام هێشتا تەنوری قوڕ کڕیارانی لەدەست نەداوە. بەو پێی لە گوند و زۆرێک لە ناوچەکان هێشتا نانکردنی ژنان باوە. ئەمە جگەلەوەی نانەوەخانە و چێشتخانەکان هێشتا تەنوری قوڕین بەکاردێنن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.